خۆشەویستان و ئازیزانی سلێمانی تیڤی لە ستۆدیۆکانی سلێمانی تیڤیەوە ئەو کاتتان باش لە دیمانێکی تایبەت سەبارەت بە خۆپیشاندانەکانی هەرێمی کوردستان سەبارەت بە خۆپیشاندانەکان کە لە سلێمانی و دەوروبەری دەگوزارێت وا چۆن پەکەکە لە پشتەوە لە ڕێی ڕێخستنەکانەوە یاخود بەکارهێنانی مێر مناڵان و گەنجان چۆن دەخزێنە نێو خۆپیشاندانەکان و هۆکارە بۆ کوشتنی پێشمەرگە و هاوڵاتی و مناڵی ئەم دەڤەرە و هاوڵاتی کورد. قسە باز لەسەر ئەم بابەتەکەین بە میوانداری سەرخەل حاجی جەمال وەکو کادری پارتی دیموکراتی کوردستان. کاک سەرخەل بەخێرهاتی. زۆر سپاس بۆ بەڕێستان. کاک سەرخەل زۆر ڕوون قسە بکەین، نەبێتە تۆمەت بەخشینەوە، نەبێتە بوختان لەوەی کە پەکەکە چۆن ئێمە دەسی ئەوان ببینەوە لە ڕووی فکریەوە لە ڕووی فیزیکیەوە چۆن دەوری پەکەکە ببینین کە ئێوێ خۆپیشاندانەکان بەلاڕێدا بە وەکو چۆن پەکەکە ئیشی لەسەرەوە کردووە کە چۆن گوندەکانی داگیر کردووە هۆکارە بۆ چۆڵکردنی 133 گوند و هۆکارە بۆ پاوانکردنی 500 زیاتر لە 500 گوند چۆن ئەمە لە ڕووی ئایدۆلۆژیە و لە ڕووی حزبی و دەوری دەستی پەکەکە ببینینەوە کە ئێوێ بێتە ناوشا وەکو چۆن گوندەکانی داگیر کردووە. سەرەتا سوپاس. من پێم وایە خۆپیشاندان بەلاڕێدا برا تەواو تازە بەلاڕێدا ڕۆشتووە جگە لە ڕۆژی یەکەم کە ئەتوانی ناوی خۆپیشاندانی لێ بنی لەوە بەدووە لە هەر هەموو قەزا و ناحەکان کە کراوە هیچ خۆپیشاندان نەبووە، هەمووی هەڵکوتانە سەر بووە بارەگا حیزبەکان بوو و تاڵانکردنی بینا حکومیەکان بوو، سووتاندن بوو، کۆمەڵێک فەرهودی تیا کراوە و ینی ئەم هەموو ئەو شتانە کراوە کە لە قاڵبی خۆپیشاندانە نامیرێتەوە جگە لە ڕۆژی یەکەم کە خۆپیشاندان کراوە لە سلێمانی لە دوایەوە هیچێکیان خۆپیشاندان نەبوون. سەبارەت بە بابەتی پەکەکە خۆی پێویستە سەرەتا باسێک لەوە بکەین بزانین پەکەکە چۆن دروست بووە، بۆ دروست بووە و فکریان چییە، دواتر یێنە سەر ئەوەی کە لە سلێمانیا ئێستا ڕووەیە. پەکەکە لە 1970 کە دروستە بێ لە ئەنقەرە دروستە بێ. هەر خۆی بۆ خۆی ئەمە گومانێک لەسەر نەوعەتی دروستبوونی پەکەکە ئەخاتە ڕوو، نیشانێکی پرسیاری لەسەر بۆ لە ئەنقەرە ئەگەر بڕیارە پارتی کرێکارانی کوردستان بێت چکاری بە ئەنقەرە هەیە. بەرحاڵ لەوێ بە بەشداری 32 کەسم حیزبە دروستەکەن، دواتر لە گوندێکی ئامەد بە بەشداری 23 کەس کە وەکو دامەزرێنەری ئەو حیزبە بە قیادەی ئاپۆ خۆیان ڕائگەیەنن. ئەم حیزبە سەرەتا هیچ خەباتێکی چەکداری نییە، تەنها کاری سیاسیەکەن، کۆمەڵێک خۆپیشاندان و چالاکی سیاسی و لە مابەتانەکەن لە 84 بڕیاریان خەباتی چەکداری بکەن کە خەباتی چەکداری ئەکەن لە باکووری کوردستانە نایکەن. ئەوان ئەڕۆن لە سووریا لە دۆڵی بیقاع شوێنێکیان هەیە بۆ مەشەقکردن و کامپێکی سەربازیان هەیە. ئەمەش جارێککە جێی پرسیارە حکوومەتێکی وەکو سووریا کە حکوومەتێکی بەعسی ئیشتراکیە بۆ داڵدەی پەکەکە ئەیات ئەگەر مەبەستە بەکارهێنانی نەبێت. لەوێەوە چالاکیەکانیان لە ناو لوبنان و لە ناو سووریایە مەشق بە خەڵکەکەن و ئاهێنەوە دواتر بۆ سەر حدودەکان. چۆن حافزەسەد بەکاریانێنێ بۆ ئەوەی کە وەکو کارتێکی فشار لە دژی تورکیا بەکاری ئەهێنێ و دواتر ئەبینین کاتێک کە ئاپۆ ئەگیرێت پێش ئەوە لە سووریا بێ سووریا دەریانەکەن لەبەرەوەی تورکیا ڕێکەوتنێک لەگەڵ سووریاکە و کۆمەڵک زەختی لەکات پانۆرامەت بۆ کرد بۆی خەڵک بزانێت پەکەکە چۆن دروست بووە، بۆچی دروست بووە. فکری پەکەکە فکرێکی چەپی مارکسی لینینیە و بە کاریگەری هۆشی منە ئۆجەلان ئەم حرەکەی ڕاگەیانەوە و زۆر ئیعجابە بە بەڵێ هۆشی منە و چەپەکان. من ئەمە باسێک ئەلەوە بکەم کە چەبوون چۆنە لە ناو کورد بە شێوەیەکی گشتی و لە باکووری کوردستان. چەبوون لە ناو وڵاتی ئەمە تا ڕادەیەک جێ نابێتەوە. ئەمە ئەزمموی حزبی شوعیمانەیە، ئەزمموی پارتی کرێکارانی و کۆمەنیستیمان هەیە، ئەزمموی پێش ئاڵای شۆڕش کۆمەڵی ڕەنجدەرانمان هەیە. هەموو ئەمانە لە مودەیەکی زەمەنی کەمە و دواتر ئەتوێنەوەیان ئەچنە ناو حیزبێکی کە وە کۆتاییان پێویستە بۆ نمونە حیزبی شوعی کە سەرەتا عراقی بوو دواتر حیزبی شوعی کوردستان نزیکی 80 ساڵ تەمەنیەتی ئەبینین لە کوردستانە تەنها یەک کورسی پەرلەمانی ئەتوانێ ببات لە ناو 320 کورسی پەرلەمانی عراقا کورسیە گیان دوان ئەویش لە ناو لیستێکی شیعەیە ئەتوانن کورسیەکان ببن. بۆیە
ئەرزیەتی گەشەکردنی چەبوون لە وڵاتەیە ئامادە نییە، دروست نییە، کلتورەکەی ئێمە ڕێگەی پێ نایە. ئەبینین لە باکووری کوردستان خەڵکی بە بەدیع زەمان متەئسیرە. ئاک پارتی سوود لەمە وەرەگرێ، ئەردۆگان سوود لەمە وەرەگرێ، یەک لەسەر ڕێڕەوی بەدیع زەمان کە کووردە حیزبەکەی خۆی بنیاد ئەمە نەک بۆ باشوور بە نسبەت باکووریشەوە ئەیدۆلۆژیەتێکی ینی غایبە و ناچێتە جام نەمێ ڕێک باسی ئەمە بکەم. بە نزیکی هەرچەند ئامارێکی ڕاست و دروست لە بەردەسان نییە، نزیک بە 40 ملیۆن کوردمان هەیە لە باکوور. لەم 40 ملیۆن کووردە لە هەموو هەڵبژاردنێکە زیاتر لە 32 ملیۆن مافی دەنگدانی هەیە. لە باشترین حاڵەتە کە دەمیرتا شوانیوێتی دەنگەکان بێنێ 4 ملیۆن دەنگی هێناوە. یعنی تۆ لە 32 ملیۆن دەنگدەر تەنها 4 ملیۆن دەنگە هێنی، ئەمە باجی پەکەکەیە. حزبەکەی ئەردۆگان ینی دەنگی زیاتر هێنە لە حزبە کوردیەکان بۆ کارەوەی کە لە کۆی ئەو هەشتا کەسەی کە چوونە پەرلەمانی تورکیاوە ئەم هەشتایە کورد نەبوون، نزیکی 30 بۆ 32 کەسیان کووردە، بەڵام لە حیزبەکەی ئەردۆگان و نزیکی 60 کەسی کوورد دەچێتە ناو پەرلەمانی تورکیاوە. نزیکی 60 کورد لە حیزبەکانی کەوە چێتە پەرلەمانی تورکیاوە، بەڵام لەو حیزبەی کە پەکەکە بە ناڕاستە و خۆ پشتگیری ئەکات نزیکی 20 بۆ 30 کەس ئەچێتە ناو پەرلەمانەوە. جا بەرحاڵ ئەمە نەوعێتی دروستبوونی پەکەکەیە. پەکەکە بەم شێوازە فکرە کە فکرێکی خۆسەپێن تەنها خۆی قبوڵە، جگەل لە ئۆجەلان قسەی هیچ کەسێکی کە قبول کراو نیە، جگەل لە فکری ئاپۆ هیچ فکرێکی کە قبول نییە، تەنانەت فکری سوقرات و ئەرستۆ و هیگڵ و ئەمانەش قبول نییە لەلایەوە، تەنها ئاپۆ. لە پێشناوی کوردستانەوە بۆیە پێیان ئەوترێ ئاپۆچی، وەکو ئاپۆچی ناویان هێنرێت. جا پەکەکە بەم فکرە خۆسەپێنە کە لە پێناوی کوردستانە کار ناکات، لەبەرەوەی لە دوای ساڵی 2000 ببوو لە دوای ساڵی 99 کە نامەیەک لە عەبدوڵڵا ئۆجەلانەوە لە ئیمرالیەوە ئەگاتە قەندیل بە 3 پارێزەرا بۆیان ئەنێرێ. ئەم 3 پارێزەرە یەکێکیان دەرکەوت ئەرگەنە کۆنە و یەکیان دەرکەوت میتی تورکیە، تەنها یەک دانەیان کووردە وەکو خۆی ماوەتەوە کە نازانین بەش عقارێکە ئەڕوات ئەو لە نەتیجەیەتی خودی خێزانی عەبدوڵڵا ئۆجەلانیشەوە کە دوجار دەرکەوت کە میت بوو. بەڵێ میتی تورکی بوو. لێرە پرسیارێک دروستە بێ، ئایا میتی تورکی ڕێگە ئەیە لە ئیمرالیەوە نامەیەکی ئۆجەلان وەکو خۆی بەبێ دەستکاری بگاتە قەندیل؟ ئەوە قسەیە. ئایا ڕێگە ئەرێکی گرنگە. باشە ئەکرێت ئێمە قەناعەت بەوە بکەین کتێب بڵاوکاتەوە ئەم کتێبانەی ئۆجەلان ئەم نامانەی ئۆجەلان کە ئەینێرێت وەکو خۆی ئەگات بە فلتەڕات ئەتەوێ بڕۆیتە ناو باسێکەوە کە دەسی وڵاتانی دراوسێ کارگیز ناخوازن و نەیانەوێ هەرێمێک هەبێ بەناوی هەرێمی کوردستانەوە ئەوەی کە چەندی جار هەوڵیان ناوە هەر وەکو دروست نایوە کورد هەبێ. جا ئەوە تەواو بکەم لە 99 ئەم نامەیە کە ئەگات بەم 3 کەسەیە ئەگاتە قەندیل، قیادەی قەندیل بڕیارێن شێوازی کارکردنی خۆیان بگۆڕن، لە دوای ئەوەوە پەنا ئەبەنە بەر کۆنفیدرالیزمی دیموکرات. کۆنفیدرالیزمی دیموکرات ئەو شتێکە لە دنیای وجودی نییە ئیلا لە لای پەکەکە نەبێ، کە ئەبێ کورد و عەرەب، تورک و فارس، ئازەر و چەرکەس، بێدین و دیندار، جوولەکە و مەسیحی هەر هەمووی بەیەکەوە بەبێ ئەوەی هیچ سنوورێک وجودی هەبێ لەژێر ڕێبەرایەتی ئاپۆیا بەیەکەوە بژین. ئەمە لە خەون لایاوە، لە خەیاڵ لایاوە، ئەمە وجودی نابێ. هەزارەها ساڵە کورد و تورک و فارس و عەرەب و فڵان و فڵان دەستمان لە ناو خوێنی یەکتریایە، قەتڵ و عام کراوین. لە زەمانێکە کە ئێمە دەسەڵاتدار بووین فارس خۆی بە مەزڵوم زانیوە، کاتێک کە تورک هاتوون ئێمەیان چەوسانەوەتەوە، عەرەب بە هەمان شێوە. یعنی مستەحیلە ئێمە بتوانین لە کۆنفیدرالیزمێکی دیموکراتە ئەمەی کە ئەمان باسیەکەن بەیەکەوە بژین. جا بێنەوە سەر خۆپیشاندانەکانی کوردستان. ئەمەی کە لە هەرێمی کوردستانە بەتایبەتی لە سلێمانیە ڕوویدا لە یەکەم ڕۆژا وەکو وتم وەکو خۆپیشاندان تەماشام کرد و بینیم لەبەرەوەی خۆپیشاندان یەکەم کاتی هەیە، شوێنی هەیە، ئامانجی هەیە. ئەمەی ئێستا هیچ ئامانجێکیان نییە، تەنها هەڵەکوتنە سەر شوێنێک، پێشتر تاڵانی ئەکەن، دواتر ئەیسووتێنن. تاقا ئەکەن ئاربیجی ئەندرێ بە بارەگاکانەوە، بە بارەگای حیزبەکانەوە. بۆ نمونە ناوچەی پێنجوان ئاربیجی پەیوەندراوە، هەموو ئەو شتانەی کە لە پەکەکەیە ئەناسرێتەوە. بۆ نمونە پرسیارەکەمەوە بە قەناس پێشمەرگە ئەکوژرێت. یەکێکی کە لەو شتانەی کە پەکەکەی پێ ئەناسرێتەوە ئەو بتڵێکە نەوتی تا مۆلۆتۆڤی پێوترێ پێم وابێ خۆپیشاندانەکانی باکوورا بەکاریان. ئەمە
ئیشی پەکەکەیە ئەم شێوازی بەستنی جامانەیە کە تەنها کونی چاویان دیارە بە جامانەیەکی تایبەت ئەو جامانەیە نییە کە باوکو باپیری من و تۆ کردوانەتە ملیان ئەو جامانەیە نییە کە لە بەرزان و بادینان و لە هەولێر بەکاری ئەو جامانەیە نییە کە لە سلێمانیا بەکاری ئەو مشکیە نییە کە لە هەورامان بەکاریە جامانەیەکی تایبەتی خۆیانە تەنها ئەندامانی پەکەکە بەکاری هێنن دەموچاوی خۆیانی پێبەستن تەقەکردن لەسەر ماتۆڕەوە ڕوومانە و نارنجۆک هەڵڵان لەسەر ماتۆڕەوە ئەمانە هەمووی ئەو شتانن کە پەکەکەی پێ ئەناسرێتەوە لە ماوەی 30 ساڵ ئەو وێنەیەمان پیشانەیە کاکسەر خەڵکە چۆن ینی ئەو کەسەی لە سیسحاق ئەو پێشمەرگەی ینی ئێمە بەگشتی بۆ نمونە من چۆمان خەسرۆ محەممەدم ناوم ناسناوم نییە هەمیشە ئەوانی کە لە ڕخسنەکانی پەکەکە تەنزیمەکانی نازناوێکیانی هەموو ئەو قیادانی کە لە پەکەکەیە هەن هەموو پێشمەرگەکانیان هەموو کادرەکانیان ناوێکیان هەیە دە فەرهادە مەحموودە فڵانە نازناوێکیان بۆ دانراوە ئەوەی کە لە دەستگا ئەمنیەکان و لەو ڕێگانی کە زانیومانە بەشێکی زۆری ئەوانەی کە خەڵک ئەکوژن پەکەکەن بەشێکی زۆری ئەوانەی شەق ئەوە شێنن پەکەکەن بەشێکی زۆری ئەوانەی کە خەڵک هاان بۆ سووتانن پەکەکەن لە شەوی ڕابردووە لە دەڤەری ڕاپەڕی نزیکی چل لە ئەندام و لە ئەنگرانی پەکەکە لە ماڵێکا ژیراون کە تەختیتی ئەویان داناوە چۆن دەڤەری ڕاپەڕین بسووتێنن و کاولی بکەن ئەم مەترسی ئەمە لە چیایە لەواشە خەڵکێک بڵێ پەکەکە کووردە ئەم گەنجانەی کە لێرن کوردن داوای نان و داوای دامەزراندن و داوای خۆشگوزەرانی و بڵێ هەموو ئەم داوایانە حەقە هەر فەرمانبەرێکی هەرێمی کوردستان هەر کاسبێکی هەرێمی کوردستان هەر تاچێکی هەرێمی کوردستان داوای نان بکە داوای موچە بکە داوای قوتی خۆی بکە داوای خۆشگوزەرانی بکە حەقە منیش لەگەڵیانە خۆزیان خۆپشاندان بکرایە بۆ ئەوەی کە داوای موچە بکەین منیش لەگەڵیان نابوومە خۆزیان داوای ئەوە بکرایە کە حکوومەتی عێراق لەوە زیاتر نانبڕاومان نەکا لەوە زیاتر زەختمان لەسەر نەکا منیشان لەگەڵا بوومە خەڵکی کەشیان لەگەڵا بووە بەڵام بەداخەوە ئەمەی کە ئێستا ئەکرێ نەبوو لەبەرەوەی من مۆزەفی هەر پرسیارەکە منەوە بوو کاکسەر ببوورە ئێمە قسەکان تۆ لەوەی کە ئێمە چۆن ئەمانە بناسیینەوە ئەیان ناسیینەوە لەبەرەوەی ئەوەی کە داوای موچە ئەکاتویەتە سەر شەقامەکان ئەو تەمەنە نین لە ڕووی ئایدۆلۆژیەوە چۆن پەکەکە هەمیشە مێر مناڵەکانی سیغلالەکە دنەی فکریانەیە و غەسل دەماخیان شۆردنەوەی کە ئێمە لەم شارەیەین و مەسەلەن خۆم فەرمان بەرم ئێمە بە چەند ڕێگەی تر داوای ئەوەمان کردووە کە موچە دواکەوتووە بایکۆتی داواممان کردووە هاتوونەتە سەرجادە خۆپشاندان کراوە لە پارکی ئازادی کراوە چوونەتە بەردەمی پارێزگای سلێمانی بە درێژایی ئەم چەند ساڵە دەیان خۆپشاندان لە سلێمانیا کراوە بەڵام ئەمەیتیان نەبووە ئەم شێوازە جیاوازە کێشەکە ئەوەیە دامنووسم پامێک بگەێنم قەتعکردم با ئەوە بگەێنم بۆچی ئێمە ئەمانەوێ پەکەکە لە وجودی نەبێت لەم ئیشانەیە پەکەکە مەترسی هەیە لەبەرچی لەبەرەوەی ئەوان کار بە ئایدۆلۆژیی زۆر مەترسیدارەکەن تەنها خۆیان بە حەق ئەبینن و جگەل لە خۆیان هیچ کەسێکیان قبوڵ نییە بنمونە مستەفا قەرەسوور لە ئەخیر لێدوانە لەسەر قەزیە شەنگال ئەڵێ چی ئەڵێ گرنگ ئەوەیە پێشمەرگە نەیەتە شەنگال جا چێیەت گرنگ نییە گرنگ ئەوەیە پێشمەرگە نەیەتە شەنگال چێیەت گرنگ نییە لە کاتی ڕفراندۆمە سەروبەندی ڕفراندۆم عەلی حەیدەر قەیتان ئەڵێت ئێمە ڕازی نابین وڵاتێک لە تەنیشت تورکیا و عێراق و ئێرانەوە دروست بێت ئێمە پارێزەری سنوورەکانی سایکس بیکۆین یعنی ئەم قسانە بە من ئەڵێت ئەمانە کورد نین ئەمانە ئامادە نین هیچ شتێک بۆ کورد بکەن ئەمە فکرە خەتەرەکەیە ئەمان خۆسەپێنن لە بچووکترین دەرفەتە خۆیانە سەپێنن لە شەنگال بۆ شێوەیە بینیمان خۆیان سەپان هەتا حکوومەتی عێراقی ناچاری نەکردن نەچوونە دەرەوە چەند ساڵە پێشمەرگە ئەوێ لەگەڵیانە ڕێک بکەوێ بۆی ئەو ناوچانە سۆڵکەن ئەمە شوێنی ئەوان نییە بەشێکی زۆری ئەوان ئەسڵەن خەڵکی کوردستان نین خەڵکی باشووری کوردستان جاکە ئەڵەم خەڵکی کوردستانی نەک هەر کورد نین هەر خەڵکی باشوور نین خەڵکی هیچ شوێنێکی کوردستانین هەر کورد نین ئازەرین
بەشێکی زۆر لەمانە ئازەرین و دووران کاڵکان مسلمانەوەی کە پێڵێن ئیمامی شافعی نین بەڵە مسلمان بەڵام شیعەن هەتا لە ڕوویەوەی زۆرینەی زۆرینان عەلەوین و دوای جەمیلبایی کەوتون ئەمان بەشە تەسێریکە پەکەکە ستراکچەرێکی زۆر جیاوازی هەیە کۆمەڵێک کەس لە قیادەی پەکەکەیە یەکێک لەوانە دووران کاڵکانە دووران کاڵکان ئازەریە یەک وشە کوردی نازانێ ئێستا من چۆن قەناعەت بکەم ئەمە کوردستان بۆم ڕزگارەکە چۆن قەناعەت بکەم کە ئەمە کار بۆ کوردەکە کابرا ئازەریە یەکێکە لەو قیادانە جەمیلبایکە جەمیلبایک کابرایکی عەلەویە هەر لەبەر ئەوەشە لە بیقاع جێیانە بێتەوە لەبەر ئەمان عەلەویچێتیەکەن لەو 23 کەسەی کە پەکەکان دامەزراوە بە دامەزرێنەردا ئەندرێن زیاتر لە 15 کەسیان عەلەوین زیاتر لە 15 کەسیان عەلەوین بۆیە لە بیقاع جێیانە بێتەوە بۆیە جەمیلبایک ئەوەنەی خەریکی شیعەگەرێتی و عەلەویچێتیە ئەوەنە بیری لای کوردایەتی و ئەمانە نییە کەسێکی وەکو مستەفا قەرەسوور وەکو عەلی حەیدەر قەیتان بەڕاستە و خۆ لەلایەن میتی تورکیەوە ئاڕاستە ئاکرێن ئەگەر بەڕاستە و خۆ لێەوە ئاراستە نەکرێن چۆن پارێزەری سایکس بیکۆوە بێ کە 100 ساڵە کوردی کردووە بە 4 بەشە و ئەمان چاوسێنەوە لەلایەن تورک و عەرەب و فارسەوە بە شیعە و بە سوننەوە لەبەرەوە ئەم فکری پەکەکە فکرێکی زۆر 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 مەترسیدارە ئەتوانم بڵێم لە داعش بەترسیدارترە لەبەرەوەی داعش بە کۆمەڵە ڕێگە لە ڕێی مامۆسایانی ئاینیەوە لە ڕێی قورئانەوە ئەتوانین ئەو سحری هەیەە پوچەڵی بکەینەوە ناسینەوە بەڵام ئەمەی پەکەکە ئیشکالەکە ئەوەیە بە ناوی کوردایەتی ئەوەیە ئەم شەڕە بەتەوە ئەفرۆشێ بە ناوی کوردایەتی ئەوەیە داگیرتەکە ئەجینا ئێستا پێم بڵێ لە ساڵی 1984 کە بڕیاری خەباتی چەکداریان ناوە هەتاکو ئێستا ئەوە نزیکی 36 ساڵەکە لە ماوەی ئەم 36 ساڵەیە ئەتوانی پێم بڵێ یەک گوندی کوردستان پەکەکە ئازادی کردبێ لە باکوور یەک گوند شک نییە ئێ باشە چیای ئاگری بەرزترەیان قەندیل ئەوێ ئاسیترەیە قەندیل بۆ ناچن بۆ دەرسیم بۆ ناچن بۆ بەدلیز بۆ ناچن بۆ ئامەد چکارن لێرە کاک سەرخەر هەر سەبارەت بە خۆپشاندانەکانی سلێمانی دەوروبەری کە ئێمە ئەکرێ بڵین کە بە تایبەتی لە سلێمانی هاوکاری ئەکران بنکە و بارەگەیان هەموو پشگیریەکان پشگیری عەلامی پشگیری ئەوەی کە پێڵێن لۆجستی پەکەکە ئەکرا دەستگا ئەمنیەکانی سلێمانی دەرچیان بۆەوە کردو کەم بەجددی پەکەکە مەترسیە بۆ سەر سلێمانی هەر بۆیە ینی ئەگەر دەرچیان کردووە بۆ ینی بەم هۆکارکە قەدەقەی هاتوچۆ بەڵێ تەنزیمەکانی پەکەکە چۆن نەخزێنن نێو خۆپشاندەرانەوە چۆن استیغلالی نەکەن بەڕێز عەتا سەراوی کادرێکی دیاری یەکێتی نیشتیمانی کوردستانەوە پێشمەرگ بەڵێ پێشمەرگەیەکی کۆنی کوردستانە پێشتر سۆسیالیست بوو دواتر هاتووەتە ناوی یەکێتیەوە خەباتی هەیە لە وڵاتی ئێمەیە بە ئاشکراڵێ ئەمانە پەکەکەن ئەو کەسانن کە ئێمە یارمەتیمانان لە سلێمانیە کە لەسەر ئەوان باجماننا جارێکەوەمان بۆ ڕوونەکاتەوە کە لەسەر پەکەکە مەتاری سلێمانی داخراوە جارێکەوەمان بۆ ڕوونەکاتەوە کە وەکو تیرۆریست سەیری سلێمانی وەکو منتیقەیەکی تیرۆر ئەکرێت لەسەر پەکەکە کەواتە بەڵێ لە سلێمانیە دەسەڵاتی ئەم منتیقەیە هاوکاری تەواوی پەکەکە بوون و ڕێگەیان ناوە کە گەشە بکەن ئەوە ئێستا جارێکەکە باجەکەی بە چ دەلیلێک پەکەکە لەم بابەتانەیە هەیە ببینە ئەمڕۆ لە پیرەمەگرو نەکرێت سبەینێ لە بازیان نەکرێ دوو سبەی لە پێنج گوێ نەکرێ ڕۆژێکیکە لە سەی سایاقە کرێ ئەگەر لە نیوەڕۆیە بتوانن لە سەی سایاق بارەگەکان بسووتێنن لە شەوە ئاچن لە پێنج جوێنی سوودێن کەواتە ئەمە کۆمەڵێک کەسن هاتوچۆیان پێیەکرێت تەنزیمەکانیان ئاگادارەکەنەوە و لەگەڵیشە کۆمەڵێک گەنجی نەکبەت کە بەڕاستی برسیە کۆمەڵێک گەنج کە سەری لێشێواوە کۆمەڵێک گەنج کە هان ئەدرێ ئەمانە شتێکەڵە بن بەڕاستی و کۆمەڵێک کادری هەندێک حیزبی معارەزە لە بیدایەتە لە ناو بابەتەکەی ئابوون بەڵام هەستەکەم ئێستا وردەورداوانیش کشاونەتەوە لەبەرەوەی بابەتەکە لەوە دەرچۆ خۆپشاندان بێ وەکو کودەتا وایە وەکو هێرشکردنی عەسکەری وایە ئەمان ئەیانەوێ داگیری بکەن جا هیوادارم هێزی ئەمنی لە پارێزگای سلێمانیە بە تایبەتی ئاسایش بە تەواوی لەوە گەیشت بن کە مار بەخێوکەی پێتەوایە تیمساح بەخێوکەی دوایی قەپە لێ ئەگرێ شێر و پڵنگ بەخێوکەی قەپە لێ ئەگرێ ئەو خوات لەبەرەوە ناکرێت ئەرزیەتی گەشەکردنی پەکەکە نەهج و فکر و بیرکردنەوەیان ڕێگە پێ بدرێت هەوڵ بین قەتیسیکەین وردە وردە ئەم فکرەیە نەهێڵی لەبەرەوەی گەنجەکانمان فێری سووتان نەبێ فێری کاکە ترافیکەشکێنن دروست دایرەی کارەبا ئەسووتێنن یعنی مەعقولە دایری ئەو شوێنەی کە کارەبا تێتە دایرەکەی ئەسووتێنی ئەچی تاڵانیەکەی بە درێژای و خۆپشانانە کە پێشووتر ینی کراون بە دەگمەن دەست براوە بۆ
ینی ئەو شوێنانەی کە 2000مان داوای خزمەتگوزاریەکەن و شوێنە خزمەتگوزاریەکان سەرەتای پرسیارەکەم سەرەتای بەرنامەکە لە دەستپێکا پرسیارەوەم کرد کە چۆن ئەمانە بناسینەوە ئەوانەی کە بەردەوە شوێن و ئاربجیەوە شوێن و ڕۆمانە بەکارێنن ئەوانە موچەخۆر نین هەر لە ڕێی فیزیکیەوە ئەزانی تەمەنیان چەنە ڕاستە ینی ڕوونە مامەسایەک تەمەنی ینی ئەزانین لە 2015 تاعینات نەبوو دامەزراندن نەبوو ینی حسابێکین ئەوانە ئەبێ سەر و 35 ساڵ بن ئەوەی کە موچەخۆرە ئەوانەی کە بەردەوە شوێن و دەستگا حزبی و حکومیەکانە سووتێن ینی خوارد 25ن جا پرسیارێکی کەیەتە ئاراوە ئەم هەموو خەڵکە چەکی لەکوێ بوو دروست یعنی خەڵکێکی ئاسایی گریمان دوژمن نارە گریمان دوژمن نارە و لە ڕێگەی دەستگای ئاسایش و وەزارەتی ناوخۆوە وەرەقەیەکی بۆ کراوە کاتوانێ ئەم چەک هەڵگرێ بەڵام کلاشکۆف هەڵگرێ دەمانچەیەکی چواردەخۆرە تاریقە نازانوە شتێکە هەڵگرێ نەک ئاربیجی یعنی چی ئاربیجی پێیە ئاربیجیان لەکوێ بوو ئەمە خەلەلی دەستگا ئەمنیەکانی ئەم شارەی ئێمەیە ئەبێت جارێک کەم ڕاجعی خۆمان بکەینەوە ئەم چەکە لەکوێوەیەت نارنجۆشیان لەکوێ بوو یعنی لە حربین بیکەیسیان لەکوێ بوو یعنی چۆن من هەتاسە نەمبینیوە هیچ ماڵێک بیکەیسی تیابێ ئەگەر پێشمەرگە نەبێ ئاسایش نەبێ فڵان نەبێ فڵان ئاربیجی لە هیچ ماڵەکان نەبینەوە تەنها من لە مەقەڕا بینیوە ئەمە 100% دەستی پەکەکەی لە پشتە و ئامانجیشان تێکدانە هەر بۆ نمونە ئەبەم تێکدانە لە ڕۆژنامەی ڕووناهی بڵاویان کردوێتەوە ئەڵێ سەرهەڵدانی باشوور سەرهەڵدان دژی شێ دروست وشەکە هی ئەوانە سەرهەڵدان دژی شێ بەڵێ ئەمە هی ئەدەبیاتی پەکەکەیە من بە دووری نازانم ئەگەر ڕێگەیان لێ نەگیرێ یا پەسە دروستە بێ یا پەسە یەکینەکانی پاراستنی سلێمانی ویان داگیری شێکەن ئەو تا لە کونەماسین دروست مەگەر تورکیا قەسفی نەکردو ئەو کۆمەڵە هاوڵاتیە سڤیلە یەکیشان ئەو ئافرەتاتە سەقاچێکی نییە ئێمە بەهۆی چیەوەیە کونەماسیە 20 دقە لە سلێمانیەوە دوورە ئێستا ئەوە تا لە پێنجوێنە ئەوە تا لە ڕانیەیە ئەوە تا بەرەگەکانە سووتێنێ دەستگا حکوومیەکانە سووتێنە لە سەی سایق هاتۆتە ناو جەرگەی شارەکانەوە کە ڕەگی داکوتە ئەبێ شەڕ و کۆڵڕۆکۆڵانی لەگەڵا بکەین کاک سەرخل لە ئەکاونتی شخصی خۆتەوە ینی ئامۆژگاریت کردبوو یاخود تکات کردبوو وەکو دوا قسە ینی چۆن دایکان و باوکان ئاگاداری ئەوە بن ینی مناڵەکانیان نەنێرن نێو ئەو تەنزیمانی نێو پەکەوە کە یانوێ ئێستقلالی ئەم زروفە ناهەمواری هەرێمی کورسان هیچ کاتێک ئەو مناڵانەی کە ئەچنە ناو پەکەکەوە و غەسل دەماخەکرێن لە هیچ کاتێکا دایک و باوکیان ئاگایان لێ نەبووە کاری ئەوان ئەوە بووە خەڵەتاندن ئەگەر بزانن کەسێک ئیسفادەی لێکن و نایەتە ژەبرا ئێڕفێنن چەنەها گەنجیان لە وڵاتەیە مناڵە لە وڵاتی ئێمە ڕفانەوە و بردووانە بۆ قەندیل و غەسل دەماخیان کردووە و ئەو ئەدەبیاتی کە خۆیان ئەیانوێ فێریان کردووە گەنجێک بەبێ هیچ زۆر مهمە ئەمە بەبێ پارە بەبێ ئامانجێکی دیاریکرا و کە سوودی شخصی خۆی بۆ گەڕەکەکەی بۆ شارەکەی بۆ دایک و باوکی هەبێ حازرە خۆی بەکوشت بە ئەمە لە داعش خەتەرترە داعش بەهۆی دینەوە و ئەو دنیای پێبەخشێ کە بەهەشتا پەکەکە چی پێبەخشێ لە پێناوی هیچا خۆی بەکوشتەیە جارێکی کە تکا و داوا لە هێزە ئەمنیەکانەکەم بەخۆکەون ئەبێت ڕەگ و ڕیشەی پەکەکە ئەدەبیاتی پەکەکە ئاپۆچێتی لە ناو ئەم وڵاتەیە بنبڕکەین ئەگەر بنبڕی نەکەین وشکی نەکەین مەترسی زۆر گەورە چاوەڕێمان لە دژایەتی پارتی نیانوێ پەکەکە زەقکەنەوە لە سلێمانی 2000 وەکو ئێستا خۆمان زەرری لێکەین مەتارەکەمان داخرا پارتی بڵێ چی هەولێر بڵێ چی دهۆک بڵێ چی باواز لە شارچێتی و پارتی ویشێتی و ئەمە بێنین ئەمە قەزیەیەکی ترە کە مەتار داخرێ پارتیەک و یەکێتیەک و گۆڕانێک و هەمووان بێکەوە ناتوانین سەفەرکەین کە سنوورمان لێ داخرێ هەمووان بێکەوە ناتوانین سەفەرکەین کاتێک کە حەسار بخرێتە سەرمان هەموو بێکەوە خواردنمان بۆ نایەت لەبەرەوە ئەمە پەیوەندی بە پارتی ویشێتیەوە نییە و پەیوەندی بە شارچێتیشەوە نییە دەستێکە لە ناومانە وردە شیرازەی خێزانەکانیشمان تێکەیە وای لێ شەڕی کۆڵانە و کۆڵان دروسە بێ پێویستە وەکو فکر وەکو ئایدۆلۆژیە ئاپۆچێتی و پەکەکە ئەبێ بنبڕکەین ئەگەر نازەرری زۆر گەورەی لێکەین دنیا سپاس بۆ سەرخەل حاجی جەمال وەکو کادری پارتی دیموکراتی کوردستان لەگەڵمانە بووی زۆر سپاس ئازان خۆشەویستان ئێوەش هەمیشە بەختەوەر بن